ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەم شەو لەسەر دوو تەوەر قساکەین کە هەردوو تەوەرەکە گرنگە و باسی ڕۆژە. تەوەری یەکەممان قساکەین لەسەر داواکاری پێشمەرگە دێرینەکان و ئەو داخوازیانەی کە ئەوان دەیانەوێت بەپێی ئەو شایستە و بەپێی ئەو خزمەتەی کە کردویانە لە ڕابردوودا لە ئێستادا حکوومەت هێرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆژە یاساکاندا شایستەکانیان بداتێەوە. ئەو پرۆژە یاسانی کە پەیوەندی هەیە بەوانەوە لە پەرلەمانی کوردستان بەچی گەیشتووە هۆکارەکانی چییە کە پرۆژە یاسایانە تا ئێستا دەرنەکراوە. تەوەری یەکەممان کە تێیدا بەڕێز عوسمان سێدەری جێگیری سەرۆکی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەگەڵمانەوێت لە هەولێرەوە. تەوەری دووەمیشمان تایبەتەکەین بە قسە و باز لەسەر عێراق واروەها ئەو تونێ لە تاریکی کە سەرجەم عێراقیەکان و لایەنە سیاسیەکان چاوەڕێیەکەن لە میانی ئەو چەقبەستنی کە ئێستا هەموو عێراق پێدا تێپەڕەبێت. دەچمە سەر تەوەری یەکەم لەگەڵ کاک عوسمان سێدەری لە هەولێرەوە قساکەین. کاک عوسمانم کاتت باش. ئەمڕۆ بینیمان کە پێشمەرگە دێرینەکان لەبەردەم پەرلەمانی کوردستان گرت بوونەوە کۆمەڵێک داوای ڕەوایان هەبوو بەپێی ئەو داخوازانی کە خۆیان دەیڵێن و زۆرێک لە لایەنەکانی دیکەش کە پشگیریان دەکەن. ئێوە وەکو جێگیری سەرۆکی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان داواکانی پێشمەرگە دێرینەکان چۆن دەبینن و ئەم داوایانە لە چێوە سەرچاوی گرتووە بەڕاستی؟ بەڵێ سەرەتا لێرەوە سڵاوم هەیە بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان بەگشتی، سڵاوم بۆ تەواوی تێکۆشەرە دێرینەکانی گەلەکەمان و لە نێویاندا پێشمەرگە دێرینەکانی کوردستان دەکەین. دیارە ئێمە بە درێژایی شۆڕشە یەک لە دوای یەکەکانی میلەتەکەمان چەندەها گەنج و خەڵکی تێکۆشەری ئەم وڵاتەی ئێمە چوونە ڕیزی پێشمەرگایەتی و جانی خۆیان بەخت کرد لە پێناوی ڕزگاری میلەتەکەیاندا و هەروەها بەشێکی زۆر لە هاوڕێکانیان بەداخەوە گیانی خۆیان سپارد لە پێناوی میلەتەکەی خۆیاندا کە ئەمە ئەو ڕێبازە بووە کە خۆیان هەڵیان بژاردو و باوەڕیان پێی هەبووە لە پێناوی میلەتەکەی خۆیاندا ژیاون. ئێستا ئەوانەی کەوا ماون لە ژیاندا بەشێک لە پێشمەرگە دێرینەکان کە بەداخەوە زۆربەی هەرە زۆریان تەندروستیان لەوانەیە جێگیر نەبێت، بەشی هەرە زۆریان بریندار و هەروەها نەخۆش و هەروەها پەککەوتە بوون تا ڕادەیەکی زۆر توانای پێویستیان نەماوە. لەبەر ئەوە ئەمڕۆ و دەتوانین بڵێم گەڕێنەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا پرۆژەیەکیان ناردووە بۆ پەرلەمانی کوردستان کە بەداخەوە دیارە ئەو پرۆژەیە لە پەرلەمان ماوە چەند جار. من لەم خولەی ئێستا کە باس بکەم دیارە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا ئەو پرۆژەیە هاتۆتە پەرلەمانی کوردستان، بەڵام بەداخەوە بە بیانووی ئەوەی کەوا دیارە قەیرانی دارایی یاخود شەڕی داعش هەر شتێکی تر لەم بابەتانە ئەم پرۆژەیە نەخراوەتە حکوومەت. بەو پێی هەر پرۆژەیەک لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەت ئەمە دیاری کراوە ئەڵێ هەر پرۆژەیە کە تێچووی دارایی هەبێت ئەبێت ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر بێت و لیژنەی یاسایی پەسەندی بکات و بینێرێت بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی خوێندنەوەی بۆ بکرێت. بۆ ئەم مەبەستە دیارە هەوڵەکانی پێشوو ئێمە لە 3 ساڵی ڕابردووە هەوڵی زۆرمانداوە، بەڵام بەو بیانوانەی کە باسمان کردووە بەداخەوە پرۆژەکە نەخراوە. زۆر باشە. ئەمە لە چوارچێوەی پەرلەمان و کاگەی عوسمانەوە لە چوارچێوەی پرۆژە یاساکانی پەرلەمان کە لە پێناو خزمەتکردنی پێشمەرگە دێرینەکان و ئەو خەباتی کە لە ڕابردووەک و جەنابەت دەڵێیت و ئاماژێت پێدا ئەمان کردویانە لە پێناو خاک و لە پێناو نیشتیمان و لە پێناوم دەستکەوتانی کێسە بەدەست هاتوون. بەڵام نیگەرانەکانی ئەمڕۆیان لە چیەوە سەرچاوی گرتووە کە هاتنە بەردەم پەرلەمان، ئێوەی پەرلەمانتاران و ئێوەی ینی کەسانی معنی بە قەزیەکەی ئەوان لە نزیکەوە جۆتان لێگرتن؟ بەڵێ ئێمە تەبعەن دیارە ئەمڕۆکە پێشمەرگە دێرینەکان بەشێک لە پێشمەرگە دێرینەکانی سنووری پارێزگای هەولێر بە تەواوی لایەنە سیاسیەکانی شاخ بەبێت جیاوازی و لە کۆی هەموو ڕەنگەکان هاتنا بەردەمی پەرلەمانی کوردستان
ئێمەش دیارە وەکو لیژنەی پێشمەرگە من وەکو جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە و وە چەند ئەندام پەرلەمانێکی تر ئێمە پێشوازیمان کردن و چووینە خزمەتیان و لە نزیکەوە گوێبیستی داواکەیان بووین و یاداشتەکەیان کە ئەمە ئەو یاداشتەی ئەوانە تەبعەن خۆی لە پرۆژه یاساکەشدا دەبینێتەوە کە ئێمە دیارە یاداشتەکانمان لێ وەرگرت و ئەوانە دیارە بۆ ئەمە بەستا ئێمە شەوی ڕابردوو سعات 9 شەو بەورلاین کۆبوونەیەکی لیژنەی پێشمەرگەمان ئەنجامدا دیارە ئەنجامی ئەو کۆبوونەوەیەکە 2 هەفتە پێش ئێستاش کۆبوونەوەیەکی ترمان ئەنجامدا بوو ئەوانە ئەم پرۆژەیە ماوەیەکی زۆر بوو ئەنچوو بۆ لیژنەی یاسایی بەڵام لیژنەی یاسایی دیارە جارێکی کە گەڕاندیانەوە بۆ ئێمە و گوتیان بۆ وەرزی یاسادانان دەبێت ئێوە جارێکی تر واژووی بۆ کۆ بکرێتەوەوانێ و بنێردرێتەوە بۆ ئێمە ئێمە هەر ئەم شەو لیژنەکەمان کە سەرۆک و جێگر و بڕاردەر و هەروەها هەش ئەندامی تر خۆمان لە 11 ئەندامدا دەبینینەوە دیارە ئێمە واژووی پرۆژەکەمان کرد و هەروەها لە گروپی پەرلەمانتاران داماننا بە خۆشحاڵیەوە لە ماوەی سەعات و نیوێکدا تواندرا 69 ئەندامی پەرلەمانی کوردستان واژوو لەسەر ئەم پرۆژەیە بکەن پرۆژەکەی ئەو بەگشتی کاک عوسمان لە چیا خۆی بینێتەوە ینی هاوتەری بە لەگەڵ داوا و داخوازی ئەو یاداشتی کە پێشمەرگە دێرینەکان داویانە بە بەڕێستان قوربان ئەم پرۆژەیە ئەم ڕژنووسا هەری پێشمەرگە دێرینەکان کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان و هەروەها دەستگای گوڵان و ئەیلول کە لە چەند ساڵی ڕابردووان نردویانە ئەو هەر ئەو پرۆژەیە کە ئێستا ئێمە ئیشی لەسەر ئەەکەین بەڵام دیارە پرۆژەکە تەبانەر و پرۆژەیە کە ماوە ئەوانە لەوانەیە گۆڕانکاریەکی تیاکرابێ بە شێوەیەکی باشتر بە هەمانجی لەگەڵ نوێنەری پێشمەرگە دێرینەکانی کوردستان بۆ ئەمە بەستا وەک باسم کرد دیارە 69 ئەندامی پەرلەمان لە ماوەی سەعات و نیوێکە ئیمزان واژویان لەسەر پەسەندکردنی ئەم پرۆژەیە هەنی بۆ ئەم بەسە کە پاڵپشتیان لە پرۆژەکە کردووە کە ئەم پرۆژەیە بکرێت بە یاسا و بخرێتە بەرنامەی کار لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت ئەمە کە ینی گرنجەکە لەوەدایە وێڕای ئەوەی کە 69 ئەندام پەرلەمان و چەندین ئەندام پەرلەمانی تریش کە لەو کاتانیان نەچوونە گروپ و ئانە دواتر تەلەفۆنیان کردووە و بە تاچی دەتوانم بڵێم ئەگەر 100 ئەندامی پەرلەمان تێنە ڕیان هەر 111کە نەبێ 100 ئەندام تێدەپەڕێت کە پاڵپشتی لەم پرۆژەیە دەکات چونکە هەموو ئەندام پەرلەمانەکان دەرچیان بەوە کردووە کە چینی توێژێکەیە خەباتیان کردووە لە پێناوی ڕزگاری میلەتەکاندا ئەویش پێشمەرگە دێرینەکانن کە کاتی خۆی تەمەنی گەنجێتی خۆیان بە میلەتەکەی خوان سپاردووە بەشی سەرشان زانیش مافی خۆیانە کە یاساکی پرسیار بکەم لە بەڕێکۆچی لە مافەکانیان بکە باشە پرۆژه یاسایە گرنگە وەکو جەناب دەڵێیت بەڵام ئەوەی کە گرنگترە لێرە ینی ئەمڕۆ لە یاداشتەکەیە ئەو چەند خاڵی کە ئەوان داوایەکەن ئێوە وەکو پەرلەمان و حکوومەت هێرێمی کوردستان تا چەند نەتوانێت خاڵەکانی نێ ئەو یاداشتەی ئەوان جێبەجێ بکات چکەوان نیگەرانن بەڕاستی بەڵێ جۆ لێ بوو کاک عوسمان بەڵێ دیارە ئێمە خاڵەکان بەشێک لە خاڵەکان بۆعدی معنەویان هەیە و ئاانانی بۆ نمونە بەشێکیشان تێچووی دارایی چیلانەیە کەمیتیا هەبێت و ئاانی پێشمەرگەیەکی دێری هەموو تەمەنی خۆی بەسەر بردبێت ینی پێویستە یەکەم قۆناغی یەکەمی ئەم پرۆژەیە ئەوەیە کە پێشمەرگەی دێرینی کوردستان بەبێت جیاوازی وە لە چوارچێوەی دەستگایە کە یا فەرمانگەیەکی تایبەت بەخۆیاندا کۆ بکرێنەوانە وەکو چۆن دەڵی بەڕێوەبراتی گشتی شەیدان و فالکراوانەیە ئەوانیش بە هەمان شێوە و لە پارێزگاکانی کوردستاندا لە چوار پارێزگاکەی پێنج پارێزگاکەی کوردستاندا بەڕێوەبراتیشی گشتی تایبەت بەخۆیان هەبێت کە ئەمە هەمووی لە خۆیان پێگدێت ینی بۆ حکوومەتیش قورسایەکی ناکەوێت ئێمە پێشمەرگەمان پێشمەرگەی دێرینەیە وەزیرە جێگر وەزیرە مدیر ئامە خۆی هەیە ئێستا ینی وجودی هەیە ینی ئەمە خەڵک دامەزراندنی ناوە بڵێن تێچووی دارایی دەبێت و ئانەوە دوای ئەوە پرۆژەکە ناوەڕۆژی پرۆژەکە چەندین خاڵ و بەرگە و مادەیتایە بۆ ڕێخستن و بۆ دیاریکردنی بەچێ دەگوترێت پێشمەرگەی دێرین ئەو کەسانەی پێشمەرگەی دێرینن قۆناغی یەکەم جا دەکرێنەوانە و ڕیزبندیان بۆ دەکرێت بە پێی ساڵانی خزمەت ئەو کەسانن بە تایبەتی کە بەردەوام بوون لە شۆڕش و خەباتێکیان کردووە تا ئەو کاتەی کە ئەنفالە بەدناوەکەی کوردستان بەسەر
میلەتەکەمان هاتووە میلەتی کوچی میاباران و ئەنفال کراوە و تا ئەو کاتانە پێشمەرگەی دێرین بە دانەبڕاو حسابە. و دوای ئەوەش ئەمان دوای ئەوەش پێشمەرگەی دێرین دیارە بەشی هەرە زۆری لەوانەیە مەخدوورێتی هەبێ و دوای ئەوش بەشی هەرە زۆری نەخۆشە و کچەکانیان کوڕەکانیان پێویستە لە زانکۆپ مانگاکان بەبێ مقابل لەسەر ئەرچی حکوومەت بخوێنن و چارەسەری پێویست بۆ خۆیان بۆ منداڵەکانیان بکرێت لە نەخۆشخانەکانی حکوومەت و ئەگەر لە دەرەوەی وڵات پێویست بە چارەسەر بکات لە ئەرچی سەر ئەرچی حکوومەت بکرێت و من حەیەکی ینی ڕەمزیش بۆ هەر پێشمەرگەیەکی دێرین ببردرێتەوە بۆ ئەوەی کە ینی وەکو ڕێزلێنانێک یان وەک ڕێزلێنانێک من حەیەکی تایبەت ببردرێتەوە بۆ هەر پێشمەرگەیەکی دێرین بۆ ئەوەی لە بەرامبەر ئەو خەبات و تێکۆشانەی کە لە ڕابردوو کردوێتی ئێمە ئەگەر حسابی خانەنشینی بکەین وڵات فڵان پێشمەرگەی دێرین لە مقابلی ئەوە خانەنشین کراوە بەڵێ لەگەڵ ڕێزمان ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان ئێستا 130,000 خانەنشین بە ناوی پێشمەرگایەتیەوە خانەنشین کراوە بەڵام ئەگەر ئەمە بکرێت و ئێمە ناڵین لەگەڵ ئەوە نین ینی ئەوانیش لەگەڵ ئەوە نین موچە و قوتی هیچ کەس ببردرێت بەڵام لەگەڵ ئەوەن ئەم پێشمەرگە دێرینانە لەم خەرەباڵغەیە بێندرێنە دەرەوانێ کە ئێمە پێمان وایە بە شێوەیەکی ڕێکوبێک ئەو بەڕی پێشمەرگەی دێرین لە 20,000 کەس زیاتر نابێت بە کۆی هەموو لایەنەکانی شاخ بۆ ئەم مەبەستە ئەوان وەکو ڕێزلێنانێک پیان خۆشە لە بانقێکی تایبەت موچیان هەبێت و هەروەها ئێمە بۆ ئەوەی کە سوکارەکانیان نەوەکانیان بڵێن ئێوە چیتان کردووە فەرمو ئەگەر خەباتان کردووە ئێمە بەچی بزانین کاک فڵان کەس تۆ باوکی ئێمەی پێشمەرگەی دێرینی هیچ وەرەقەیەک هیچ بەڵگەیەک مستەمسەچێک نییە ئەمە دەماودەم دەڕات بۆیە بۆ ئەم مەبەستە یەکێک لە خاڵەکانی تریش ئەوەیە کە پێشمەرگەی دێرین لەلاەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەدالیایەکی ڕێزلێنانی بدرێتێ و شەهادەیەکی ڕێزلێنانیشی بۆ بکرێت بۆ ئەوەی بۆ نەوەکانی بمێنێتەوە و هەوەیەکی تایبەتیشی هەبێت ئەم هەوەیە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە هەر شوێنێک ڕۆیژ وەکو چۆن ئەمەی خودەمای محاربینی لە خودەما لە هەموو وڵاتانی جیهان ینی لە زۆر کۆڕ و کۆبوونەوە و لە زۆر تەنگەژەی زۆر باشە دەکرێن شۆرەتیان بێ دەکرێت ئێستا تا نیگەرانەکانی ئەوان پێشمەرگە دێرینەکان بەم جۆرەیە کە جەنا بدوێنایەکەیت و خستە ڕوو ئەمڕۆژ بینیمان ینی لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە کە نیگەرانەکانیان نیشاندا و ئەوەی جەنابیشت ئاماژەی بۆکەیت و باسی دەکەیت ئەمە پرۆژه یاساکەی ئێوەیە کە ژمارێکی زۆر لە پەرلەمانتاران ئیمزایان لەسەر کردووە لە پێناو خزمەتکردنی زیاتر بە پێشمەرگە دێرینەکان بەڵام گرنگ لێرەدا ئەوەیە ینی لەم پرۆژه یاسایەدا ئەگەر پەیامێکی خێرا و بەپەلە بگەێنی بە پێشمەرگە دێرینەکان ئەتوانی بەڵێنی ئەویان پێ بدەیت کە لە داهاتوویشی نزیکدا نیگەرانەکانیان ئەڕەوێتەوە ئەم وەکو دوا پرسیار بۆ بەڕێز کاک عوسمانجێ بەڵێ ئێمە تەبعەن دیارە بۆ ئەم مەبەستە وەک باسمان کرد پاڵپشتێکی گەورەی پەرلەمانتاران هەیە هەر ئەم ڕۆژ دیارە ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان و لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان کۆبووینەوانێ لەگەڵ نوێنەری پێشمەرگە دێرینەکان دانیشتنمان لەگەڵ کردن ئەوان بەڵێنی ئەویاندا ئەوەی پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە هەبێت ئەوان درێغی نەکەن و وە پاڵپشتیان لێ بکەن بۆ جێبەجێکردنی یاسایەکە بەڵام ئەوە ئیشارەت بەوە درا ئەو بڕگە و مادەی کە باسمان کرد ئەوەی کە تێچووی دارایی هەبێت دەبێت حکوومەت ڕەزامەندی دەربڕێت لێرەدا کێشەکە لێرەیە ئێمە بۆ ئەم مەبەستە ئومێدمان وایە هەر لێرەوە پەیامی ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانی هەڵوێستی خۆی بنوێنێت و بۆ ئەوەی کە ڕەزامەندی دەرببڕێت و لەمپەڕێک لەبەر دەمی ئەم پرۆژەیە دروست نەکرێت چونکە ئەمانە داوای بەشێکی کەم لە حەق و مافی خوان ئەکەن چۆن ئەرچیان بووە خەبات و تێکۆشانیان کردووە و ئەوەش مافیانەکە یاسایەکی تایبەت بە خۆیان هەبێت کە خۆی لە 20 مادەیە ئەبینێتەوانێ ئەو مادەیە هەم بەوردی ناتوانم لێرە بە تەفاسی هەموو مادەکان خوێن و کاتی زۆری ئەوێ ئەوەی کە باسمان کرد نموزەجێکی کەمی بوو بەڵام بەشی هەرێ زۆری لە ڕووی معنەویەوە گرنگە بۆ تێکۆشەرە دێرینەکانی میلەتەکەمان بۆیە ئێمە بەڵێ پێمان وایە ئەم پرۆژەیە لە پەرلەمان تا ڕادەیەکی باش دەتواندرێت تێپەڕێندرێت بەڵام بەمەرجێک حکوومەتی هەرێمی کوردستان کار ئاسانیمان بۆ بکات ئەو تێچۆکەمەی کە هەیەی
کە با بڵێن تێچووی داراییە ئەوان لەمپەڕ دروست نەکەن و بتوانن ڕەزامەندی دەرببڕن بۆ ئەوەی کە پێشمەرگە دێرینەکانیش لانی کەم ینی ئەگەر هەرچەندانی بەشی هەرە زۆری لە کۆتایی تەمەنیاندان بەداخەوە من لێرەوە هیوای تەمەند درێژیان بۆ دەخوازم بەڵام هەر لەبەر حرمەت و تەقدیری خۆیان و منداڵەکانیشیان بێت ئەمە یەک خاڵیکە زۆر گرنگە هەنی ئەمە من خۆم چەند جار لە پێشمەرگەی دوای نەوەتویەکە ئێمە بەڕێزەوە باسی ئەوان دەکەین دەوا ئێمە ئێسا قسەمان لەسەر یاسایەک بکردایە بۆ پێشمەرگە تێکۆشەرەکانی دوای نەوەتویە کە بەشداری شەڕی داعشیان کردووە بەڵام ئینتیمای نەتەوایەتی کە زۆر جار باز دەکرێت کە کەم بووتەوە پێشمەرگەکانی دوای نەوەتویەک ئەوانەی بەشداریان لە شەڕی تیرۆستانی داعش کردو ئەڵێن کوا یاسایەکی تایبەت بۆ پێشمەرگە دێرینەکانی شۆڕشی ڕزگاری میلەتەکەمان هەتا ئێمە ئینتیمایەکی بەهێز ترمان هەبێت و بڵین ئێمەش ئەوە تا یاسایەکی تایبەت دەرکراوە بۆ ئەو پێشمەرگانەی شۆڕژیان کردووە و ئێمەش ئینتیمامان بەقوەتر ببێت بۆ میلەتەکەمان و بۆ هەرێمەکەمان بۆ ئەمە بەستا ئەمە کاریگەرێکی زۆر گەورەی دەبێت لەسەر ئینتیما بەهێزکردنی ئینتیمای گەنجەکانی ئێمە و پێشمەرگەکانی ئێمە و خەڵکی هەرێمەکەی ئێمە لەبەر ئەوە بەلای ئێمەوە زۆر گرنگە کە هەموو لایەکمان و من لێرەشەوەنی بەڕاستی داوام لە یەشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان جوتنەوەی گۆڕان و هەموو لایەنەکانی تری شاخەیە کە هەر کەسان لە ئاسی خوانەوە پاڵپشتیمان لێ بکەن پاڵپشتی لەم پرۆژەیە بکەن بۆ ئەوەی تێبەڕێندرێت و بکرێت بە یاساکە ئەمە لانی کەمی بەشێکی مافەکانی پێشمەرگەی دێرین و هەروەها خانەوادەکانیان دەبێتوانە. بەڵێ بۆ هیواین پەیامەکانت گەیشتە بێت کاک عوسمان سێدەری جێگەی سەرۆشی لێژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە لە تەوری یەکەمی بەرنامی پانۆراما لەگەڵ ماوی زۆر سوپاس دەکەم کە لە شاری هەولێرە و لە ستۆدیۆکانی کورسات نیوز لەگەڵمانە بوو. سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز بەردەوامین لە سەر تەوەری دووەممان لە بەرنامی پانۆراماوە دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران کە ڕۆژی چوارشەممە بوو بڕیاری لێدرا بوو کۆبوونەوەکە ساز بکرێت بە زۆرینەی ئامادەبوونی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە جیاوازەکان کە خواستی ئەوە هەبوو دەنگدان بۆ سەرۆک کۆماری عێراق لەو دانیشتنەدا بکرێت بەڵام بینیمان کۆبوونەوەکە بە هۆکاری ئەوەی کە زۆرینەی پەکخەر بەشدار نەبوون توانیان ئەم جارەش وەکو کۆبوونەوەکەی ڕۆژی شەممە ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران کە بڕیاری لێدرا بوو بۆ ئەمڕۆ جارێکی دیکە پەک بخەن. عێراق بەرەوچووەگات لایەنە سیاسیەکان لە چوارچێوەی ئەو چەقبەستنەی کە لە پەیوەندیەکانیاندا هەیە و ملنەدان بۆ داو داخوازیەکانی یەکتری عێراق گەێن نەچووە. ئەخۆ ئەو تویتانی کە دەکرێت یاخود ئەو لێدوانە ڕۆژنامەوانێنی کە لەلایەن سەرکردە سیاسیەکانی عێراق بە تایبەتی لایەنە شیعەکانەوە درێت لەسەر پرۆسی سیاسی عێراق و ئایندەی پرۆسی دیموکراسی و سیاسی لە عێراقدا و هەروەها پێکێنانی حکوومەتی زۆرینە حکوومەتی تەوافقی عێراق و عێراقیەکان بەچووە گەێنێم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاکاروان ئەنوەر چاودێری سیاسی کە لە سۆدێ لەگەڵمە کاکاروان بەخێر و سوپاس دەکەن کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سوپاسمانو نەبی کاکاوان. سوپاس دەکەم. کاکاروان بینیمان ئەمڕۆ جارێکی دیکە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران شکستی پێێنرا بەگشتی ئەتوانین بڵین لە دوای شکستی دووەمی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دەنگدان بە سەرۆک کۆماری نوێ عێراق بەچووەگە. مانو نەبی کاکە هاوڕێ سڵاو بۆ سەرجەمبینەران پێشەوە باو پرسیار بکەین عێراق بۆ گەشتە ئەم قۆناغا بۆ گەشتە ئەم قۆرتە لە کوردیا پێڵەن قۆرتەوە نیە ناتوانانی زاڵبی بە سەریا بەپی دەستوری عێراق ئەبێت دوو لەسەر سێی ئەندامانی پەرلەمان ئامادە بن هەتاوەکو سەرۆک کۆمارێک بۆ وڵاتەکان هەڵبژێت بروی سەرۆک کۆمار پارێزەری دەستورەکەیانە ئەبێت لە 50 زیاتر بێت دوو لەسەر سێ ینی 221 کەس ئەبێت لە ناو پەرلەمانە ئامادە بێت تا دەنگ بن بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەپی دەستور ئەبێت سەرۆک کۆمار کەسێک ڕابسپێرێت بۆ ئەوەی کە حکوومەت دروست بکات یعنی ئێستا هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەنگاوێکە ئەگەر لێرە ئەمە خۆتۆی ئەنجام نەدرێت هەنگاوەکانی کە ئەنجام نادرێت ئەمە قۆرتەکە ئەلێرە ئەمەیە بۆ گەشتە ئەم قۆناغە پێشتروان نەبوو پێشتر مەسەرەن تەوافقێکە کرا لە دەرەوە حیزبەکان هەمویان شیعە کورد سونە بەپێی ئەو تەکوینێکی عێراقی دروست کردووە کەسێک دەستنیشانەکرا هاتنە پەرلەمان زۆرینە دەنگی لەسەریان ئەم جاریان ئیشەکە گەشتە شوێنێکی کە گەشتە بنبەستێکی کە بەڕاستی ینی سەدەر بە پشتبەستن بە سونەکان بەشێک لە سونەکان لەگەڵ بەشێک لە کورد کە لە پارتی دیموکراتی کوردستانە خۆی بینێتەوە بە تەنها
سێ قۆڵیان دروست کرد سێ قۆڵیەکە پێشتر حازرایەتی بۆ نەکرابوو ئەم سێ قۆڵی ئەم هاوپەیمانێتی سێ قۆڵیە هۆکاری چەقبەستنی پرۆسی سیاسی لە سەرانسەری عێراقا ینی کەواتە سەدر ئەگەر ببایە ئەو دوو پشتەی بۆ خۆی دروست نەکردای ئەو دوو پشتەش کە بوون بۆ مای ئەوەی کە ماڵی شیعە پەردکەن ماڵی سونەش پەردکەن و ماڵی کوردش پەردکەن ئەو سیستەمی زۆرینەی کە ئەمان خەونیان پێوە بینی لەم دوو دانیشتنی پەرلەمانی عێراقا نەهاتە دی بۆ لەبەرەوەی خەڵکی عێراق لەوەتی هەیە خەڵکی قەرەباڵخە دوو وڵات هەیە لە ناو وڵاتەکانی ئەم منتیقە لوبنان و عێراق تەکوینیان جیاوازە بنیادی دروستکردنیان جیاوازە چۆن لوبنان دروزی هەیە مەسیحی هەیە و شیعی هەیە و سونی هەیە عێراقش بە هەمان شێوە عێراق عەرەبی هەیە و شیعی هەیە و سونی هەیە و کوردی هەیە و تورکمانی هەیە و یەزیدی هەیە و کاکەیی هەیە و زەردەشتی هەیە ئەم دوو وڵاتە جیاوازن بۆیە هەستاون ئەو عاقلانەی کە لە ساڵی 2023 حکوومەتی عێراقیان دروست کرد بیریانەوە کردەوە کە دوای ئەوەی کە سونەکان بە 80 ساڵ بە قامچی و بە ئاگر و بە ئاسن حکومی عێراقیان نەکرد سیستەمێک دابنێن ناوێنە سیستەمی هەماهەنگی سیستەمی تەوافقی ئەم تەوافقی لە بینی خۆیان ڕێکەون بۆی کەسێک نەشوسێنێتەوە بۆ لەبەرەوەی سونە 80 ساڵ حکمی شیعە و کوردی کرد بە قامچی بە ئارەزوی خۆی ئەگەر کۆلکە وەزیرێکی بۆ یەکیان دابنێ ئەمان هەستان ئەو سیستەمیان گۆڕی و سیستەمی تەوافقی بەڵام ئێستا لەم ساڵەیە لە 2022 سیستەمی تەوافقی دەستکاری کرا بە فکری خۆیان زۆرینە ئەوانەی کە کۆمەڵک دەنگیان هێنا بوجا لێرە جی پرسیاری شەبا ئەو پرسیارش بکەین مەسەلەن سەدر کە بەخۆی لە 73 کورسیم هێناوە زۆرینەیە بەڵام لە هەمان کاتا سەدر نیوە کەمتری شیعەکانێکی هێناوە چوارچەوەی هەماهەنگێکی تاری تەنسیقی 2 ملیۆن دەنگی هێناوە بەڵام سەدر 850,000 دەنگی هێناوە بەڵام 850,000 دەنگەکە بەم سیستەمی کە ئەو حاڵەتە دروست کراوە 850,000 دەنگ لە 2 ملیۆنەکە زیاتر کورسی هەیە لای خۆشمان بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستان کە سیوێ کورسی هێناوە ئەگەر بێت و لە بێژنگ بدرێتەوە وردی کەیتەوە بۆ سیستەمی هەڵبژاردنە چەندەنێکی کەم لە پێشی لایەنەکانی کەوە ئەمە لێرەیە کە ئەڵە زۆرینە ئەم زۆرینەیەکی دیکتاتۆریەتی دروست باشە شێواندنی ئەم تەوافقە ینی کە ئێستا وەکو جەناب داماژەی پێیکا کاڕۆن کە لە ساڵی 2022 و دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانەکە ئەنجام درراوە پێ دوایە ئەمە بەگشتی ینی یەکەم شت نەتیجەی هەڵبژاردنەکە و دووەم شت ئەم هەوڵانی کە ئێستا هەیە بۆ پێکەنانی حکوومەتی زۆرینی نیشتیمانی هاوکێشی سیاسی عێراق و ینی تەوازنی نێوان لایەن و پێکاتە جیاوازەکانە گۆڕێ لە عێراق کە ئەی گۆڕێت ئەتوانین بڵین چێ هۆکاری سەرەکی ئەمێ باشی لە سیستەمی سیاسی هەر دەوڵەتێکە زۆرینە حکومی کرد ئەبێ بە دیکتاتۆریەت یعنی ئەمە قانون ئەمە سیستەمە ئێمە دروستمان نەکردووە هەر وڵاتێک زۆرینە حکمی بکە ئەگەر هاتوو هەماهنگی نەبێت ئەگەر هاتوو تەوافق نەبێت ئەگەر هاتوو شەریکایەتی نەبێت زۆرینەکەی بێ بە دیکتاتۆریەت بۆ لەبەری تۆ زۆرینەی دەنگی کورسیت هێناوە زۆرینی دەنگی خەڵکت نێناوە ئەمە یەک ئەم سیستەمە بووە تێکچوو ینی خۆ پێشتر هیچ کێشەیەکی نەبوو عێراق بێکەوە حکومەکرا سیستەمێک دروست کرابوو سەرۆک وەزیران بۆ شیعە سەرۆکی کۆمار بۆ کورد سەرۆکی پەرلەمان بۆ سونە پێکەوە هاتوون ئیشی خۆیانیان کردو و وڵات شۆ بەڕێەوە بەڵام ئێستا لەم جاریانە یەک پارتی دیموکراتی کوردستان کە ناوکێشێکی کردە ناویاریەکەوە داوای پۆستی سەرۆک کۆماری کرد کە لە ساڵی 2023ەوە بە پێ ئەو ئیتفاقی لە بینی کوردەکانە هەیە شیعە پۆستی خۆی دیاری کردووە لە بینی خۆیان زۆرینی شیعە پۆستی سەرۆک وەزیرانەکە بە کورد یەکێتی پۆستی سەرۆک کۆمار بەرێت پارتی پۆستی سەرۆکی هەرێم بەرێکە دوو پۆستی مقابلی یەکترن و بگرە سەرۆکی هەرێمەکە هێشتا بۆ کورد دەوانەیە سەنگی زیاتر بەڵام ئەخرەوانە و پارتی دیموکراتی کوردستان ینی بۆچوون و بیرکردنەوەیکی جیاوازیانەیە ئەمە بیرکردنەوە منتیقەکەیە ئەمە بیرکردنەوەی لۆجیکە لە ئیشەکەیە کە تۆ بیت سەرۆکی هەرێمت هەبێ و سەرۆکی حکوومەتت هەبێ و سەرۆکی ئاسایشت هەبێ و وەزیری ناوخۆت هەبێ و وەزیری سامانە سروشتەکانت هەبێ و هەمووت هەبێ و بڕۆی لە بەغاش داوای پۆستێ بکەی کە خۆت ئیمزاد دەسەر کردووە بەپی پەیماننامەی استراتیژی نێوانی یەکێتی و پارتی لە 27 2007 ئیمزا دەسەر کردووە کە ئەمە ئیمزای خۆتە تا ئێستا نتکشانوتەوە کەواتە ئەم خەرقە ئەم قۆرتەی کە ناومان برد ئەم ڕاوەستانە ئەم هەناسە سواری کە عێراق تووشی بووە لە سەبەبی یەکەم ئەتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستان دروستی کردووە بۆ لەبەرەوەی هەستا پرۆسەی سیاسی لە عێراق تووشی ئەوەی خۆیان پێڵێن ئینسیدات ینی چۆتە حاڵەتی داخستنەوە هەتاوەکو سەرۆک کۆمار هەڵ نەبژێرێت یەک پرۆسێکە لە عێراق جێبەجێ ناکرێت سەرۆک کۆماریش بەم شێوەیە ویستیان 220 کورسی دەنگ بکەن جارە پێش ئەوە بۆی هەر بە بیری بینەری بێنینەوە بە بێپرسی شەریک هاو استراتیژیەکەی کاندیدێکی تەرشیح کرد خستیان ناو یاریەکەوە کە ئەکاتە کاگ و شار زێباری کە کاتە خاڵی کاک مەسعود بەرزانی ئەو بەزمی لەسەر دروست بوو لە عێراقا ئەم پیاوە سیاسیشیان وا لێ کرد کە بەداخەوە ینی حاڵەتێکی بۆ کورد ناخۆش و بەڵام عقلی استراتیژی دوور نەبین
ئاوا لە خەڵگەکات ئەو کاگوشیار ڕازی نەکرا و نێرایەوە بۆ هەولێر کاک ڕێبەریان هێناوە جارێکیکە کاک ڕێبەرش بنێرنەوە کاک عباسێنن کاک عباس بێنەوە کاک محمود ئەمە نیشانی ئەوەیە کە پارتی ئێوێ کورسێک بەدەست بێنێت لەسەر ئاستی کێ لەسەر مەسلحەتی کێ لەسەر بەرژەوەندی کێ بۆ کێ بۆ کورد خۆ لەسەرەوە بۆسین کاکاوانێنی ئەوان وەکو بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستانی ژەڵێن ینی دەڵێن خۆ ئەم پۆستە لەسەر کەس تاپۆ نییەوە مافێشی یاسایی و دەستوری خۆشمانەوەکو کورد لە نێو کوردی شاپارتی دیموکراتی کوردستان با بۆ جارێک پۆستی سەرۆکۆمار وەرگێ بۆ ئەم ڕوئایەوە ئەم بۆچوونە لەلایەن نێشێتیەوە ینی ڕەتەکرێتەوە هەموو شتێک بە تەوافق و بە دانیشتن و مێزی گفتوگۆ و چارەسەرەکرێت ئەو شتە پێش ئەوەی کە تۆ بڕێتە ناو پرۆسی هەڵبژاردنی سەرۆکۆمار و ئەکرا قسەی لەسەر بکرێت دانیشتین لەسەر مێزێک ئەم پۆستە بەرامبەر بەم پۆستە ئەمە بەرامبەر بەوە ڕاستە خۆ ئێمە لە بەپی ئەو عورفە سیاسی کە لە عێراق دروست کراوە ئەڵێت پۆستی سەرۆکۆمار بۆ کورد دەبێت لە ناو کوردیش ئێمە کورد خۆمان ڕێککەوتوین کە پارتی و یەکێتی با و دوو حیزبێک کە زۆرینی دەنگەکانی هێنن یەکیان سەرۆکی هەرێم بەری یەکیانم بە قەچەکە پێش ئەو ئێمە ڕێگەکەوم نەک ئێمە بڕۆین بە تیمێک لە 12 لە ماڵی مام جەلال هەزار ڕەحمەت لە گۆڕی ئیمزامان کردبێ ڕێکەوتبین لەسەرەوەی کە بە تیمێک بڕۆین و کاک عیماد ئەحمەد سەرۆکی تیمەکە بێ و ئێمە یەک مڕەشەح و یەک کاندیدمان هەبێ بۆ سەرۆکۆمار بەڵێ سەر و سەرچاو خەڵکی کوردستان هەموو دڵخۆشن بەمە ئێمە ئەڕۆینە بەغا لە نیوی ڕێگا شەریکەکەمان بەجێمانی هەڵێت کاندیدێک بۆ خۆی داریە کات ئەڕاتە حالوفێکە کات لەگەڵ سەدر لەگەڵ سونە باڵێک لە سونەکان کە ئەمە بوو بەهۆی ئەوەی بە دەردی کوردە لە ئاژەشێوی ماڵی شیعە بە دەرەجی یەکەم اینجا ئەوە تایسە موسەنا سامەڕای و عەزمیش لە سونەکان هاتوونەتە دەرەوە کاک مەسعود و پارتی خۆیان بە تەنها ماونەتەوە لەگەڵ حاڵەتەکەیە نە ئەوەیە 221 دەنگەکەیان پێ دروست بێ نە ئەوەیە بتوانن کێشەکە چارەسەرکەن عراقیان بە بنبەستێک گەیانوە ئەم بنبەستە ئەوەیە کە دوورنەبینی سیاسی کە تۆ کاگوشار کاندی دەکەی باشە هیچ نەبێ من لەگەڵ شەریکەکە خۆمان ڕێکەکەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئیمزایەکمان هەیە وەرەبار ئەو ئیمزایە ڕێکەوینەوە لەسەری جاریکە مراجعی خۆمان بکەین و جاریکە بە هاوپەیمانێتەکەمانە بڕۆینەوە نەک ئەوەی کە ئێمە لە نیوی ڕێگەیە سەرۆکی وەفدەکە ئاگای لێ نییە کە تەحالوفەکە دروست کراوە کاک عیماد ئەحمەد دەتوانێت تا خەڵک دەتوانێت لی بپرسێت کە سەرۆکی وەفدی هاوبەشی پارتی و یەکێتی بوو کە وا ڕێکرا کە هەموو شتەکان لە ڕێگەی وەفدەکەەوە باشە کاکاران هەر لەسەر ئەم چەقبەستویە کێسە هەموو عێراقی گرتوۆتەوە بە تایبەتی نێوماڵی شیعە پەرد بووە نێوماڵی کوردوەک و جەنابە داماژەی بووەکەی پەرد بووە باشە ئەی ئەم ڕاستکردنەوەی کە بەڕێز ئێستا ینی هێمات بۆ کرد ئەمە مەجای تیامەوە بە تایبەتی لە نێو ماڵی کورد چکە بەڕاستی ئێستا لایەنی شیعەوەی کە دەوترێت لە سەرزاری هەندێک لە سەرکردە سیاسیەکانێنەوە ئەڵێ ڕێگنەکەوتنی کورد بۆتە دووپەردکردنی نێو ماڵی شیعە بێگومان ئێمە کە دەنگدانکرا لەسەر هەموو باشە زانین کە پارتی دەنگی بە تیاری سەدریا یعنی ماڵی شیعە بوو بە تەرەفێک لە من ناو شیعەکانە کە ئێمە لەوەتی هەین شیعەمان بێک چاوسێر کرد ئێمە وەکو کورد لە شاخەکانە نەماوەتە ئەم باڵی ئەوەی ئەو باڵی ئەوەیە هاتون ئەوان مەسەرەن بارەگەیان هەبوو لە شاخەکانی کوردستانە وەک شیعە بارەگەیان هەبوو وەک ئۆپۆزیسیۆنێکی شیعە بارەگەیان وەڵام ئێستا گەرێمە هات و تەرەفێکمان چوونە پاڵ تەرەفێکیکەوە ئەوان ئێستا دووپەردبوونی ماڵی شیعە هۆکاری سەرەکی بە پارتیەزانن نەک سونە چونکە سونەکانی مازانی لەوەتی لە ساڵی چلوێکی هیجرەوە شیعە و سونە لەوەتی ئیمامی عەلی شەهید کراوە جابوونەتەوە بەڵام ئێمە تەرەف نەبووین ئێمە لەم کێشە و کێشمەکێشی بینی شیعەکانە نەبووین بەلایەنێک بەڵام ئەم جارە بەداخەوە لەم کە پارتی دیموکراتی کوردستان ئەو هەنگاوینە یەک ماڵی شیعی پەرد کرد ئێستا ئەوان سەیری کورد بە چاوێگەکەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بوون بە ئەوەی کە ماڵی شیعە لەتکات دوو کاندیدێک کە نێرایە بەغدا کە کەسێکی سیاسی و سیاستمەدار و لە بنەماڵەیەکی نزیک ناسراوی کاک مەسعود بەداخەوە یعنی ئەو شکستی هێناو کە گەڕێنرایەوە کە دەنگی لەسەر نەدرا ئەمە دوو سێ ئێستا بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە غەڵەت بە غەڵەت چارەسەرەکرێتەوە بەداخەوە یعنی بەڕاستی ئەڵم غەڵەت بە غەڵەت چارەسەر تۆ ئەم تیرە لەم کەوانە دەرچووە ئێستا چۆنی ڕاست دەکاتەوە یعنی بۆ نمونە لەسەر پۆستێک کە ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان پۆستێکی کردووە هەموو شەقامی عراقی ناوەتە سەرجادە لە ماوەی سێ ڕۆژە 6 سیناریۆ دروست کراوە لە ماوەی سێ ڕۆژە 6 سیناریۆ ئەم هەڵانە لە دەست دەرچوونی بە دەردی ئەڵێ لۆجیکە سیاسیەکەیە لۆجیکی سیاسی ئێستا لە لای پارتی گەشتۆ بەم قۆناغە کە ڕۆژێک ئەڵێ داوای لێبوردنەکەین ڕۆژێک ئەڵێ هاکراوە ڕۆژێک وەزارەتی ناوخۆ کاک مەسعود داوای لێبوردنەکەن ڕۆژێک ئەڵێن ئەمە یەکێتی و سەر بە ئێمە یعنی ئەم شپرزەیە بۆ لە پای چی لە پای ئەو کورسیە ماڵی کوردی پێبەش کرد ماڵی شیعەت پێبەش کرد عێراقت گیانە بنبەست کورسێک ئەو ئەهێنێت دابنیشتی تای پێشتر لە ماڵی مام جەلال لە ماڵی کاک مەسعود یەکێتی پارتی گۆڕان حیزبەکان وەرن ئێمە با مراجعەیەکی خۆمان بکەین و ئەم پۆستانە بەشکەینەوە سەر نوێ هەموو شتێک ئەکرا ئێستا ئەوەی ئەوان کە تویتەکانی ئەمڕۆی بێگومان لەم حاڵەتە چونکە تازە لو تەحالوفەش بێتە دەرەوە پارتی هەم بە شکستێکە بۆ کورد حسێ بکرێت بەداخەوە لەم چونکە پارتی هەنگاوەکان بۆ خوێنێت
کە خێری دەستەکەی خێرەکە بۆ کووردە بەڵام کە ئەبێ بە شکستەکە کورد باجەکەی ئەیان نەک پارتی ئێسش لە هەمان حاڵەتە ئەگەر سێری تووتەکانی خەزعلی و مالیکی و ئامری و سەدر بکەی هەمویان وا هینەکەن وا ئەنوێنن کە دووپەرکردنی ماڵی شیعە تەرەفێک سەبەبی تایە هەیە ئەو تەرەفە ئێمە نین و گۆڕان خۆبا لەسەر ئەمە بۆسین کاکاران لەسەر ئەو تویتانەوە لەسەر ئەو بە تایبەتی یانی تویتەکانی ئەمڕۆ و هەرێک لە ینی قسەکانی سەدر و نووری مالیشی ینی ئەوان ئەو تا خۆیان ناتەبان ینی سەدر تا ئەم ساتەش ینی ئەڵێ من بە هیچ شێوازێک تەوافق ناکەم لەگەڵ چوارچێوەی هەمانجی و ناشمێ حکوومەتی تەوافقی پێک بێنم و دەمەوێت حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێنم بە هەمان شێوە ینیەوە تا ئێستا نووری مالیشی ئەڵێ ئێمە ئامادەین دۆدرگامان کراوە لە گەڵ هەموو لایەنەکان بۆ گفتوگۆ کەواتە ئەوەی کە دەگوزەرێ ئەمە ناتەبای نێوماڵی شیعەکان خۆیانە هەر لە کۆنەوەکو جەنابەت هێمات بۆ کرد و قینێشی کۆنە لە نێوان ئەم دوو لایەنەدایە بەڕاستی ئیتر بۆ کوردووەتە تەڕە بەڕاستی بۆچی بووین بە تەرەف ئەو پرسیارێک کە شەقامی کوردستان ئێستەیەکە ئێمە بۆ تەرەف بینتیە بۆچی ئەو ڕۆڵک خراپەمان بینی لە شەڕی ماڵی شیعە بە شیعەیە بۆ چوین نەپاڵ سونە و باڵێکی شیعە زۆرینی شیعەکانمان کردووە بە دوژمنی یعنی ئێساتێ بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ 202 کورسەکەش ئەم 176 کەس ئامادە بوو لە دانیشتێکی تر ئەگەر بکرێت بیسیکە کەمەکە سیکە کەمەکە بۆ لەبەرەوەی ئەوەن گەشتونە قەناعات شیعەکان بەو عینادە سیاسیە چارەسەر ناکرێت بە دانیشن لەسەر مێزێک گفتوگۆ بکەن و ڕێگە چارێک بۆ خۆیان بدۆزنەوە باشە ئەوانی دۆزنەوە لە سەد چونکە شیعە 80 ساڵ چاوەڕوانی کردووە هەتاوەکو حکم بکەوێتە دەستی شیعە لە عێراقا لە 1923ەوە سونە حکومەکە هەتاوەکو 2003 ڕێک 80 ساڵی ڕێگەکە ئێستا شیعە ڕێگە نایات مەسەلەن ماڵێکی ئاوە پەرد بێت ئەوان ئاشتە بنەوە تەبا بن و داعانیشن و حکومەتیش دروستەکەن و هەموو شتێک بۆ لەبەری لە سا 6 بۆ 65 عێراق عەرەبی شیعە دروستی کردووە ینی تەکوینەکەی وایە ئەی باشە ئەو کاتە ڕۆڵی ئێمە کورد چیە بێت ئەم زەلەیە ئەم هەڵەی کە لە عینادێکی سیاسیەوە من 2010 دەنگم نهێناوە ئیلا بە لە 2022 ئەو پۆستە وەرگرمەوە بە ئیلا نابێت ئیلاکەی ئەوان ئەوە باجەکەیەتی کە مقڕی پارتیە سووتێنرێت کە کورد بە تەرەف و بەلایەنگە حسێبەکەن کە کورد بە منافق بێگومان لێکەوتی خراپی سەر لێکەوتی خراپەکە چییە ئەوانە گەرس بێن سزای کوردێن کاکە ئەو حکوومەتێک کە دروستە بێ لەم لایەنگری شیعەیە کە پارتی کردوێتی ئەوان لەوانەیە سپێنێ بودجەکە کەم بکەنەوە لەوانەیە هاوکاری پێشمەرگە کەم بکەن و لەوانەیە هەموو جارێک وایە ڕێفراندۆم هەدفێکی شخصی ئەکرێت بەڵام باجەکەی لە ساڵ 50 خاکی کوردستانە دۆڕێ کەرکک تەسلیمەکری ئاوا بە کلیل قفڵەوە بە هەمان شێوە من بۆ پۆستی ئەوەی کە فواد حسێن و دکتۆر بەرهەم منافسەیان کرد و دکتۆر بەرهەم بردیەوە ئللا ئەبێ حەقی فواد حسێن لە دکتۆر بەرهەم بکەمەوە یعنی بەم منتەڵەقە بەم بیرکردنەوەیە بەم تێفکرینە ئەوە تا کاگوشیار لە یاریەکەیان تێکەوت دوو ئەمە تا وەزعی ئێستی عێراقەوە تا ڕۆژ بە ڕۆژ خراپترێ بێت ئێستا عێراق خراپترین و شلۆقترین باری سیاسی عێراق ئێستەیە چکە بۆی هەیە لە هەر دقەیەکە ئەو باڵانە بەریەک بکەون بۆ لەبەرەوەی گەشتونەتە بنبەست 220 کورسی کۆ نابێتەوە 220 کورسی کۆنە بۆ سەرۆکۆمار هەڵ نابژێرێ سەرۆکۆمار هەڵ نەبژێرا سەرۆکوەزیرانیش هەڵ نابژێ ینی کەواتی عێراق لایەنێکیش من نایە بۆ یەکتری بەڕاستی بێگومان ئەو عینادی سیاسی ئەوەیە ئێستا چوارچەوەی هەماهەنگی ئێوەرن با ئێمە دابنیشین ڕێگە چارەیەک بدۆزینەوە بەڵام سەدر بە حکومەوەی کە خۆی بە خاوەنی زۆرینە ئەزانێ و ئێوە زۆرینی دیکتاتۆری دروستکە لە عێراقا مل بۆ ئەوە نایە بەڵام ناشتوانێت 220 کورسێکە کۆکاتە ئەو تا ئێستا ئەمڕۆ سێرەکەی ئیمتیداد و نەوەی نوێش هاتوونەتە دەرەوە لە سێ قۆڵێکەیە وردەوردەوای لێت ئللا ئەبێت دابنیشتنە سەر مێزی گفتوگۆ هەموو ڕێگەکەونەوە ئەو کاتە زەرمەند کێ بێت ئێمەی کوردەبین بە چاک بە خراپ ئەوان ڕێکەون هەر ئێمە زەرمان کردووە ڕێگە نەکەون هەر زەرمان کردووە کورد ئەم شکستەی کورد کێ هۆکارێتی پارتی هۆکارێتی کە لە عینادێکی سیاسیەوە بۆ کورسی سەرۆکۆمار کارێکی وای کرد پرۆسی وەسان و کوردیشی گەیان بەوەی کە ئێستا من دڵنیام کە بەداخەوە ئەڵێمانی کێشەی موشک و کێشەی سزای ئابووری و کێشەی نەبدانی موچە ئەوانە زیا ئەکات وردە بەڵام ئەمە جارێک دوو جار سێ جار ئەگەر حیزب سیاسی بێت و قوڵ بیرکاتەوە کە جارێکم هەڵەیەکی استراتیژی کرد جاری دوم دووباری ناکاتەوە نەک ئەوەی پێداگری ئللا لەسەرەوە ئللا ئەبێت پۆستەکە بۆ من بێت یەکەم جاری ئەمە دەبێ ئەمە دکتۆر بەرهەم لەسەر شخصی دکتۆر بەرهەم ڕازینی ێ باشە تۆ خۆ کاندیدێکت نردووە لەسەر شخصی دکتۆر بەرهەم ڕازینی کاندیدێک نردوو بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە کە وشار زێباریە دوایەوە کە ئەو ڕەفز دەکرێت بۆ دەنێرنەوە بۆ هەولێر کاندیدێکی کە ئەنێری کاندیدێکی کە ئەویش ڕەفزکەن یعنی ئیشەکە وای لێ هاتووە کە ئەوێت پرۆسەکە هەرچۆنێ بێت بیگەێنێتە دەستی خۆی لە بەرژەوەندی خۆی بەڵام قیر بەسیا کورد زەرەرەکات عراق زەرەرەکە پرۆسەکە ئەوەستێ پەرلەمان هەڵەوەشێت و ئێستا دوو ڕێی هەیە
یا ئەوەیە بێ محکمەی اتحادی العراق تەدەخل بکات کە ئەوش بە ئارەزوی خۆی دەستور ئەتوانێت تەداخل بکات بەپێی دەستور ئەتوانێت تەدەخل بکات کە ڕێگە چارەیەک بدۆزێتەوە کە ئەمەش زۆر قورسە چونکە هەر ڕێگە چارەیەک بدۆزیتەوە بەدەرە لە دیموکراسیەت و لە باشە ئەی مەسەلێکی کە ینی دوێنێ مقتدا سەدر داوای حکوومەتی فریاگوزاریەکە حکوومەتی تەواوی حکوومەتی تەواوی ئەو ژێکی کە لە حاڵەتە ئەگەرکان کە ئەوش هەر زۆر بەپێی دەستور ڕێگەدراوە چەنازام جەناب لەوە دەستور خوێنێتەوە لە دەستورە حکوومەتی تەواوی نییە بەڵام ئەبێ یا پەرلەمان خۆی چارەسەرکە خۆی هەڵوەشێنێتەوە یا محکمەی اتحادی تدەخل ئەم دوو حاڵەتە هەیە بەڵام ئەگەر حکوومەتی تەواوی دروستکە کێ دروستەکە شیع دروستەکە کێ دروستەکە لە زۆری نەدروستەکرێت کە لە زۆری نەدروستکرا کەمینەکان لە زمانی ئەوانەشا کورد هیچ شتێکی بەرناکەوێت ئەو کاتە ئەو شەڕێکە لە لوبناان لە بینی با بڵێن پێکاتەکانی لوبناانە 10 ساڵی خیان بووی هەیە لە عراق 10 ساڵ بە هەمان شێوە بخێنشەکان لە بینی خۆیانە کۆگنی ئێ باشە ئەو کاتە مووقفی سونەکان شێوێت کە تویسە 54 کورسی تەقەدم و سیادە چوونەتە پاڵ مقتدا سەدر کە مقتدا سەدر 850,000 دەنگی هەیە بەڵام 2 میلیۆن ئەوەنە دەنگهێنی ئیطاری تەنسیقیە و هەشت و چەکدارەکان و ئەوانی کە چەکیان بەدەستەوەی هەر هەمویان بەشی هەرە زۆریان کەوتونەتە لای ئیطاری تەنسیق کەواتیسە ئاواهی بەرامبەری یەک وەستاون عێراق لە لێواری شەڕێکی ناوخۆی خوێناویەیە باشە ئەمە ینی ڕێی زۆرینەی چاودێرانی سیاسی دۆخی عراقە بەڵام ئەین بیرمان نەچێت لە هاوکێشەکەدا تەنها عراقیەکان نییە تەنها لایەنە سیاسەکانی عراق نییە تەنها شیعە و سونە و کورد نییە ئەین جەنابەت و هەموو خەڵکی عراق ئەزانێت و هەموو ئەوانەی کە چاودێری سیاسین بەسەر دۆخی عراق ئەوزان کە ئێران یعنی فاکتەرێکی گرنگە لە پرۆسی سیاسی عراقە و تێکچوونی ڕەوشی عراق زۆر کاریگەری نەرێنی و خراپیە بێ بەسەر ئێرانەوە ئێران پێ دوایە چکە هەموو ساتێ ئێران لەسەر هێڵە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە بە تایبەتی ڕێخستنەوەی نێوماڵی شیعە ئێران لە دو ساتەکانە چی ئەکا بۆ ئارامکردنەوەی عراق و گەیاندنی عراقیەکان بە کەناری ئارامی ڕۆلی ئێمە زۆر خراپە لەم معادلە لەم هاوکێشە ئێمە نەوەکو پارتی دیموکراتی کوردستان چونکە ئەو هەساوە لە ئەنگلی تەرەفێکی شیعی کردووە ڕاستە ئێستا مقتدا ئەڵێ لا شەرقیە ولا غەربیە بەڵام شەقامی عراقیڵێ ولا شیمالیە ولا جنوبیە ئێستا تەدەخل کە تۆ باسی ئێرانەکە ڕاستی ئێران ئیمپراتۆرێتێکی شیعی بۆ خۆی دروست کردووە 80 ساڵ لە چاوەڕێ ئەکەن هەتا 2003 شیعی بێت دەسەڵات بگرێتە دەست ئێستا چۆن کلیل و قوفڵی دەوڵەتێک ئێنە دەستی ئەڵێنە دەستی لایەنێکی کە شیعە نەبێت ئێوە 80 ساڵی کە شیعە چۆسانەوە کەڵێ لا شیمالی ولا جنوبیە مەبەستیان لە ئیمارات و قەتەر و تورکیایە ڕاستە ئەمەش مەترسیدارە و موشک ئەندرێ بە هەولێرەوە و تیارە و درۆنی ژێتە سەر سلێمانی و بردومانی کۆ ئەکات یعنی ئەوەی کە تۆ ئەڵێ ساتێ ئاسمانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەدەستی کوردەوە نیە بەدەستی عراقیشەوە نیە ئەم تەدەخورانش لێرە و لەوێ خەڵکێکی عاقڵیەوێت وەک مامجلال بتوانێت بەڵانسی هێزی هەموو لایەنەکان ڕاگرێت و بەرژەوەندی میلەتەکەی بخاتە سەر بەرژەوەندی حیزبەکەی خۆیەوە کە ئەو چەند ساڵی مامجلال لە بەغابووری 2005 تا 2012 بە قۆناغی زێڕینی عێراق و باشترین دەستکەوت بوو بۆ کوردستان بۆ لەبەرەوەی کە عەقڵی بەکارهێناوە لۆجیکی بەکارهێناوە و بەرژەوەندی ویستۆ نەک ئەوەی من بڕۆم پاکەکە بکەم بە دوژمن و پێدە بکەم بە دوژمن و شیعە بکەم بە دوژمن و سونەش باڵێکی بکەم بە دوژمن و قسە بە شیعە بڵێم قسە بە ئێران بڵێم ئەوش موشەکەم پێوە بنێ و بازار ئاواهی بێت نەتوانم پارە بەم 30 میلیارد دلار قەرز بێنمە سەر دەوڵەتەکەم ئەمە سیاست عەقڵ و لۆژیکە لەلایەن سەرکردە سیاسەکانی عراق بە دیەکرێکا کارەوە عراق دەوڵەتە وەک عراق دەوڵەتە عراق سبێنێشت لەسەر مێزێک دانیشتن شیعەکان ڕێکەوتنەوە لەگەڵ سونەکان ئەتوانن وڵاتێک بۆ خۆیان دروستکەن بەڵام ئێمەی کورد کە لە هەرێمێکین ئەم هەرێمە ئەتوانم هەر بە هەڵبژاردنێکی کە بە دەستکاریکردنێکی دەستور هەرێمەکەی هەڵەوەشێتەوە یعنی ئەگەر دەستور دەستکاری بکرێت ئەگەر دوورە سەرسی پەرلەمان داوای هەڵوەشانەوەی دەستور وێت دەستکاریکردنی دەستور کات فقری فیدرالەتەکە لێ لابن ئەکات ئەو کاتە تۆش هەولێریش و سلێمانیش و هەڵەبجەش و ئەمانەش بێتەوە بە محافزەی وەکو ناسری وەکو کەربەلا وەکو نەجەفەر ئەمانە هەمووی مەترسین ژیر ئەو کەسەیە کە بتوانێت خۆی لەم مەترسیانە لابات نەک من بێمە ناو یاریەکەوە شەروالەکەم هەڵکەم تا ئێرە بڕۆمە ناو قوڕایەکەوە کە نەزانم ئایا بۆ ئەو سەر ئەچم یا ئەگەڕێمەوە ئەمە ئێمە یاریکی زۆر مەترسیدارمان کرد یەکێتی خۆی لێ پاراست بەڵام کە پارتی هاتوتە ناو یاریەکەوە باجەکەی پارتی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و هەمووی بێکەوە باجەکە ئین بۆ لەبەری یاریەکە زۆر گەورەیە تو باست کرد ئێرانی تایە تورکیای تایە کەنداوی تایە بەریتانیای تایە ئەمریکیەکانی تایە ئێستا کارگەشتۆتە ئەوەی کە زۆر وڵاتی لابەلایش هاتوونەتە ناو مۆزۆکە بۆ لەبەری نەوتیان هەیە و کۆمپانیایان هەیە و پشتیان هەیە و ئەمانیان هەیە هەموو وڵاتان لێرە هەموو وڵاتان لێرە پشتیان هەیە بەڵام ئێمەی کورد خۆمان بە دوو مانگ جارێ موچەیەک وەرەگرین لێکەوتەکانی ئەو دۆخەیە لێکەوتەکانی ئەو دۆخەیە و من گەشتبین نیم بەم بار و دۆخە ئەگەر بێت و ئاواهی بەردەوام بێت ئێمە باجێکی قورسین ئێمەی کورد ئەو باجە قورسە لەوە قورسرە بێت کە لە
لێکەوتەکانی ڕفراندۆمە یامان لە ساڵ 50مان تەسلیم کردنەوە و شارێکی دەوڵەمەندی وەکو کەرکووک لە حکومداری کوردی و تەسلیمی حکومداری ئەومان کردو. اینجا خۆشمان خۆمان تاوانبارەکەینەوە کە هەمومان باش زانین کە ڕفراندۆم دیار بوو سەری کەرکووکە خوارد، هەموو عاقلەکان پیانوتن، هەموو عاقلەکان پیانوتن، بەڵام کە کاک مەسعود وتی ئەوە منم و باجەکەی خۆمەیەم کە باجەکەی خۆیە باجەکەی هەموو خەڵک. ئەمە وەکو کورد کە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەگەر لە داهاتوە بەم شێوازە و بەم کە لە ڕقیە سیاست بکە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا باجی گەورادا، بەڵام زۆر ئاماژەت کرد بۆ سونە و شیعە. سونە و شیعاتوان لە داهاتوە ینی عێراقیشی ئارام پێک بێنن و هەردووشیان ینی حکومێم عێراق بکەن بە هاوبەشی و بە تەوافق و بەو سازانەی کە لە ڕابردووە هەبووە خود نەخێت چکە وڵاتانی هەرێمایەتی بە تایبەتی کەندا و نایاڵن. ئەگەر بیرت بێت کە هەڵبژاردننی 2005 کرا و دەنگ لەسەر دەستور درا، سونە کە لە ڕقیقی خۆیانیان نوان بەشدار نەبوون بەبێت سونە پرۆسەکە چوو بڕێەوە، دەستوریش تێپەڕێنرا و هەڵبژاردنش تێپەڕێنرا و هیچ دەنگیشان نییە. ناو سونە بوون بە ئەتوانە بڵێن بە پراوێزی عێراقا وڵاتێکی زۆر پشکۆلە بوون، بەڵام بیریان کردەوە ئەگەر بێت بۆ شوێ بمێنەوە شیعە سواری کۆلان نەبێ بە دەری ئیمام جەلالی وت و کورد دەبێ بە قەومێتی دووەم و پێکاتی دووەم لە عێراقا. هەسان تۆزی خۆیان کۆ کردەوە تەقەدوم 54 دەنگی هێناوە 54 کورسی هێناوە. ئەوان گەشتە حەدی لۆجیک بەکاربێنن لە سیاسەتدا، بەڵام ئێمە ماڵەکە ئێمە ڕۆژ بە ڕۆژ پەرترێ بێ. ئێمە لە 70 کورسیەوە هاتوونێتە سەر ئەوەی کە ئێساتێ 58 کورسیمان هەبوو، ئەم جاریان 63 کورسیمان هەیە بە هەموو پێکاتەکان و بە ئەمانەوە، بەڵام 63 لە کوی 329 هەر کەمینەیەکی زۆر کەمین، ناتوانین ڕێی خۆمان فەرزکەین، ئەبێ سیاست بکەین. ئەگەر سیاست بکەین ئەتوانین، بە سیاستکردن ئەتوانین، بەڵام ئەگەر بە عینادی سیاسی و من لەبەرەوەی کە دەنگم نێناوە محاولەکەم تۆ بخەم و ئەوەی کە من وتومە هەر من و هەر قسەی من بخوات، ئەوە نەتیجەکەیەتی کە ئەو باجەی کە ئەین و باجێکی گەورەیە و سونەکان چۆن خۆیان با بڵین پێداچوونیان بە خۆیان و بە ژماری کورسەکانی خۆیان و بە سیاستێکی خۆیان ناکرد، با ئێمەی کوردیش ئەوە بکەین. ئێمە کە ڕێک ئەکەوین بڕۆینە بەغا بە یەک دەنگەوە، باشە بە هیچ نەبووە بمانتوانێت وعدەی خۆمان و ئیمزاکی خۆمان خاوەنی ئیمزاکی خۆمان بین. بەو 63 کورسیەوە قسەمان بکردایە کاندیدێکمان هەبووە سەر کۆمارێک ڕێگە کەوتینە سەری سەر کۆمارەکەش یەکێکی لە ناو شیعەکانە هەڵە بژارد ئێستا عێراق بخۆی هەموو بە بەو پێکاتی کە هەیەی ئیتوانی بچێ بەڕێ، بەڵام ئێستا هۆکاری ئەم شکستی عێراق و ئەم سیاسەتی عێراق من لە چاوی پارتی دموکراتی کوردستانی بین. زۆر سپاس بۆ برای عزیزمان کە کارۆنەر چاودێری سیاسی کە لە تەوری دووەمی بەرنامی پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا، میشە ساغ و تەندروست باش بخواتان لەگەڵ.